دگل کیربونا کریزا دارایی و کمبونا پارەی لە جەم وڵاتیان پشکێک ji بهای li bazarên Herêma Kurdistanê de hatiye xwar. Lê li hindek cihan hikûmet neçar bûye, biryar û rênmayên erzanbûnê derbiêxît. Li parêzgeha Hewlêr jî pişkek li endamên civata parêzgehê hizir di kêmkirina bihayê de kiriye û amajê wê dikin ku ev kare di desthelata parêzgehê de ye. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەو دەسەڵاتەمان نییە تاکو ئێستا کە بتوانین یاخود ڕێگەمان پێ نەدراوە کە بتوانین کۆنتترۆلی بازار بکەین. بازار ئازادە بەڵام بەداخەوە لەلایەن چەند کۆمپانیەک خۆرخ کراوە خۆی ئەگەر بمانەوێ نرخەکانی بازار کەم بکەینەوە و کۆنتترۆل بکرێت دەبی منافەسە هەبی لە بازار. گیرۆبوونا موچەی و کریزا دارایی حکوومەتە هەرێما کوردستانی ئێخستیە بن گڤاشتنا وڵاتیان ku kar bikin ji bo kêmkirina bihayê kelûpel û pêteviyên destpêkî yên rojane heta ku kêmek ji wê bargiraniya bi egerê gîrobûna moçey li ser welatiyan durust kiriye kêm bikin. ئەمە وەک بڕیارە بەڵام وەک اقتراحاتماندایە کە مەسەلەن اقتراحەکان لەناو ئەنجومەنیش نووسیمانەوە بیدەینە حکوومەت و بیدەینە محافەزەش هەندێک شتێ اقتراحە کە ئەو وەزعەک و بێ پێی باش دەبیتن. بەڵام یەکسەر قرار دەربینی ئەو شتە بۆ ئیش لەسەر نەکردیە بەڕێی من قرارەکەمان دوایە شەرمەزار دەبین ئەگەر قرارەش دەربینی کەس بەجێ نەکە. Li çand rojên borî lêjinên civata parêzgeha Hewlêr digel rêveberiyên navbajarî kom vebûye û danostandin li ser kêmkirina bihayê de ye û biryar daye li destpêkê bihayê kelûpelên navxwe rêk biêxin. لە ڕێی هەر 15 لیژنەکانمانەوە کارێکی زۆرمان کردیە و ڕژاین لەسەر بازاڕەکان ئەو مەوادانەی کەەوە خۆماڵین دەتوانین کرێی گواستنەوەکانیان هەرزان بکەین و هەندێک شروعیان لۆدا بنین ئینجا دووبارە بێتەوە ناو بازار. Daxwazî ji bo kêmkirina bihayê li sinûrê parêzgeha Hewlêrê piştî vê dihêtin. Li çend rojên çûyî de li parêzgeha Silêmaniyê biryara kêmkirina bihayê hindek pêteviyên destpêkî yên rojaneyên welatiyan hatiye dan. Eyas Abdullah, NRT, Hewlêr.